صوفی لێ خوڕەوە کەیف خۆت ئێستاکە ئاوا هەڕەشە لە خەڵکیە و لێرێ بکە بڵێ ئەوەی داوای مافی ڕەوای خۆی بکاتن لێ قبوڵ ناکەی ئەزانم لەو هەولێرە هەزاری لە تو باڵاتر ئەو قسانەی کردی دوای ئەوە کەتە بن دەست و پێی منداڵە هەولێریان ڕۆژێک دادەیە توش خاوەنی ئەو عەقڵ و ئەو زمانە بی ئەو هەڵەکە لەگای لەسەر خەڵک بخوڕی بکەوێ بە چەم بەرپرسە ئەوەکانی بکە یان بەرنەفرەت بکەوی کە پێت شەرم خۆت و منداڵ شەرم بیان ئەوە تا بکەوێ بن پێلەقەی منداڵانی سەیداوە و کوران و شۆڕش و جێمەدێ ئەزانی چیەوە ئازاتی نییە جەناب ئەمن بێمەوە کە چازاری کەشاتیمەوە دەشێمەوە وە بێرە بمگرە وە خۆت مێنە ڕێز سەگ بوونەوەرەکە وەفای هەیە قیەمی هەیە دیفاع دەکە تاوان ناکە ئەوە یەک دوو ئەوە هیچ ئازایەتی نییان گۆ خەڵک دەگرن نەدەسەڵات هەیە نە نەیاسا هەیە نە هیچ شتێکەیە بەس کوڕی بابم ئەگەر مەردی وەرە لەو ئەوروپای یاسە لە بوونت وەکو یەکە باشە ئەوە هیچ ئازایەتی نییە لە دووڕائەوە بی وەوە کار لێ دەکەم خۆت هەمەینە ڕێزی سەگ بوونەوەرشی زۆر گەورەیە